سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەیەکی دیکەی ئاسۆی بەرابەری ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری زۆر بەڕێز هاوڕێ کەریم ئەمانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە دەبین تا لەبارەی ئاخێزێکی جەماوەری کە لە ئێران وەڕێکەوتووە چەند پرسیارێکی یاراستە بکەین. فەرموون لەگەڵمان بن. هاوڕێ کەریم سڵاوت لێ بێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ چاوان، سڵاو لە ئێوە و لە بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش. زۆر سپاس هاوڕێ کەریم، وەکو ئاماژەم پێدا لە پێشەکیەکە بەرنامەکەمان سەبارەتە بە ئاخێزێکی جەماوەری کە لە کوردستان و ئێراندا وەڕێکەوتەوە لە ڕۆژی 24 دوایین زانیاریەکان سەبارەت بەم ئاخێزە چییە؟ زۆر بەداخەوە وەکو دوایین زانیاری ئەگەر بمانەوە دەست پێ بکەین بە دلیلی ئەوەی کە هەموو دەزانین ئینترنێت قەتعا، تەلەفۆنەکان قەتعا، ئیمکانی ئیرتبات و پەیوەندی لەگەڵ ناوەوە زۆر کەم یا زۆر بەندرەتە. ئەو قەتێچەکانە زانیاریانەش کە دێنە دەرێ زۆریان پشڕاز نەکراوە و یا جۆرێک لە جۆرەکان نەتوانراوە تەدقیق بکرێتەوە لەگەڵ واقعیەتەکە بەراورد بکرێ. هەر بۆیە هەچیەک لەسەر واقعیەتی ئێستای ناو کۆمەلگای ئێران و ئەو ئاخێزە بوترێت هەمووی دەبێتە جۆرێک تەقریبی، جۆرێک گومانێکی لە ئاستێکی دوور لە ڕاستیەکی بەراورد کراودا. بەڵام ئەوەی کە ئەو زانیاریانی بەدەستمان دەگەن هەتا ئێستا ئەوەی دەردەخەن کە زۆر بەداخەوە ئاخێزەکە ئەو گەرم و گوڕیەی لە سەرەتادا دەستی پێکرد و لە نهایەتدا گەی بەو ئەوجێ خۆی و بەلووتکە ئێستا بەهۆی ئەو سەرکوتانەی کە هەموو شاهیدی بووینەوە ئامار وەرقامانی کە لە جینایەتەکانی ڕژیم لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو ئاخێزەدا شاهیدی بووین. ئەگەر نەڵێن خودی بزوتنەوەکە دامرکاوەتەوە یا پاشکشەی کردووە، بەڵام شرایطێکی زاڵ خەفەقان و سەرکوتێکی وەحشیانەی کە بەسەر کۆمەڵگادا زاڵ بووە ئەوەی وای کردووە کە دەتوانین بڵێن ئاخێزەکە ئێستا لە حاڵەتێکی شەقامەکانی بەجێهێشتووە، لە شرایطێکدایە کە حاڵەتێکی حکومە نیزامی بەسەر فەزای عمومیدا زاڵە، ئاخێزەکان زۆر کەمن. ئەگەرچی لە بەستێنی کۆمەلگادا لە ناخی کۆمەلگادا ئەو ئاخێزە یا ئەو ناڕزایەتی عمومیکە شاهیدی بووین هەمچنان دەکوڵێ، خەڵک هەروە تووڕێ، خەڵگەڵوە بێزارەوە لە هەر دەرفەتێک کەم و بیش دەبینین لەم لەولا ناڕزایەتەکان هەر بەردەوامە و لە زۆر شوێن تەنانەت شوێنەکانی کار و دوکان و بازاڕ و شتەش بە شێوەی ئاسایی نەکراوەتەوە. لە زۆر شوێن ڕۆژدا حاڵەتێکی نظامی بە شەقامەکانی شارەوە دیارە، ئەوەی کە بەدەست دەگەن و باز دەکەن ڕژیم هێزەکانی لە ناو شەقامەکاندا مانۆر پێدەدا، چاوترسێن دەکا، هەڵدەکوونە سەر ماڵی خەڵک بە بیانووی دەست بە سەداگرتنی تەنیا ئیمکانێتی پەیوەندی کەماوە لە تەلەڤیزیۆنەوە شتەکان دەبینن یا لەگەڵ دنیای دەرەوە ئیرتباطێک بەرقرار دەکرێت. مەسەلەی ماهوارە و شتە تەنانەت ئەوەی هەواڵەکان بازەوە دەکەن کە لە زۆر شوێن سەرزەدە ڕژێنە ناو ماڵەکان و دەستنە سەر سەربانی ماڵەکان و دیش و ئەدەواتی ماهوارەی و ئەو بیسا پەیوەندیانە دەست بە سەدا دەگرن و هەر ئەوە باعیسەوە بووە کە بە شێوەیەکی گشتی ئێستا فەزایەکی زۆر وەحشیانەی سەرکوت بەسەر کۆمەڵگادا زاڵە. کۆمەڵگا دوای ئەو جنایەتەی کە لەگەڵی بەرەوڕوو بووە ڕژیم مرتەکیبی بوو، لەگەڵ ئەوەی کە بەداخەوە کۆمەڵگایەکی خەمبارمان هەیە، بەڵام ئەو خەمە یا ئەو ماتەمە عەزیمە ئەو زیانە گیانیە ئینسانیەی کە لە هەواڵەکاندا کەم و زۆر دەردەکەون باعیسی ئەوە بووە کە خەڵک سەد هێندەی پێشتر تووڕە و بێزار و متەنەفرە لەو ڕژیمە، بەڵام لە هەمان کاتدا خۆ بێگومان لە شرایطێکدایە کە دەبێت بیر بکاتەوە ئەگەر پێشتر ئاوا هاتە خیابان و بەم شێوە بەرخودی پێ بکرا، ئێستا لە ستاکتیکە بە شێوەیەکی دیکە شۆڕەشەکەی یا ئاخێزەکەی ئیدامە پێ بدا یا چۆن توانێت بیسا ئەو هێزە یەکگرتووی خۆ بۆ جارێکی دیکە لەسەر شەقام یا لە شێوازێکی دیکەدا نیشان بداتەوە. بەڵام تا ئێستا ناوەندە کاریەکان زیاتر بە شێوەیەکی گشتی مەراکزی بازاڕ و ئەوە تاتیلاتێک یا لە حاڵەتی مانگرتنێکی ڕانەگەیەندرا و نەک سەرتاسەری لێرە و لەوێ لە سەر سەحی ئێراندا
خەبرەکان باستەوە دەکەن و تا ئێستا وەکو زانیاری ئەوەمان هەیە و کەم و بیشیش لە سەبارەت بە ئاماری کوشتەکانیش تا ئێستا هەندێک شت بەدەست دەگەن کە پژراز نەکراونەوە ڕەنگە لە پرسیارەکانی دواتر پرسیارەکەی منیشە لە درێژەی قسەکانی بەڕێستانە هەیە کاکەریم لە ڕۆژی هەژدەی مانگی بەفرانبارەوە و بە دوای مانگرتنی گشتیە کە لەلایەن حەزبەکانی ڕۆژهەڵاتەوە ڕاگەاندرا لە شەوی واتە پێنجشەممەوە ئینتەرنێت بە تەواتی پشرا لە کوردستان و ئێران بەڵام ناوبەناوە ئامارگەلێک لە کوژرا و بریندار و دەست بەسەرکرا و دێتە دەرەوە ئەی بینین لە هەندێک لە هەواڵنێریەکان ئامارەکان هەژێنەرن ئایا داتایەک ئامارێکی ڕسمی هەیە سەبارەت بە کوژرا و بریندار و دەست بەسەرکرا و لەم ئاخێزەدا وەک لە پرسیارەکەی پێشوودا بە کورتی ئیشارەمان پێکرد نابەداخەوە ئامارێکی پشڕاستکراوە و پشت پێبەست و نییە لە بەردەستدا بەڵام ئەگەر ئێمە بە هەندێک سەرچاوە میلاک قرار بدەین یا بەوانە باوەڕ بکەین و متەکی بن بەو سەرچاوانە لەم ڕۆژانەدا بەسا ئەو ڕەسانە بەرچاوەکانی دنیا لە زمان خودی سەرچاوە پزیشکەکانی ڕژیمەوە لە زمانی بەیسلا ئەو سەرچاوانەی کە زانیاری دەدەن دەرلایەن خودی ڕژیمەوە ئامارەکان لە بینی 12 بۆ 18 هەزاردا ینی ئەوان تا 18 هەزار فقط کوژرا و تەئید دەکەن بەڵێ ئەمە جیاوازە لەوەی کە بە دەیان هەزار کەس بریندار بوون بە تایبەت بەشی هەرە زۆریان هەروەک لە شۆڕشی ژینادا ئەو کات شاهدی بووین بە ساسمە لە بەشی بینایی و سەر و چاوشتەدا زیانیان پێگەیشتووەوە ئەو مراجع کوڕندانەی کە بە بیمارستانەکان یا بە شوێنە ناوەندە پزیشکان مراجعیان کردووە ئەوە نیشان دەدا کە ئاماری بریندارەکانیش بە دەیان هەزار کەسن بۆیە وەکو ئامار هەرچەند هەندێک سەرچاوی دیکە سەرتاکان لە چەند هەزارەوە ئامار وردەوردە دەستی پێکرد ئێستاش بازەوە دەکرێت لە بینی 5 بۆ 12 بۆ 18 تەنانەت باز لە 20 و زیاتریش دەکرێت بەڵام بە دەلیلی ئەوەی کە ئێمە ئێستا چون پەیوەندیەک نییە چون سەرچاوەیەک نییە کە لێکۆڕنەوەیەکی ڕوون لەسەر وەزیەتەکە بکات بۆیە دەبێ وەکو سەرچاو متەکی بین بەو ناوەندە بەستا ڕاگەیاندانەیە و ئامار وەرخامانەی کە لانیکەم لایەن خودی ڕژیمەوە پژڕاز دەکرێتەوە ئەنی ئەوەی تر ئیمکاناپەزیرە جا هیچ کاتێکیش ینی بە ئەزمون دەرکەوتووە کە ڕژیم هیچ ئامارێک لەو بابەتانەوە بەڕوونی ناداتە دەرێوە بە قەولی معروف لە نیوەی شایەت بەشێکی ئامارەکان دەدانین بەو پێ ئێمە دەتوانین بڵین ئامارێک کە ئەو دەڵێت 18 هەزار کوژرا و لەو فاسلەدا ئاکامی سەرکوتەکان بووە بێگومان ئەو 18 هەزارە دەتوانێت زۆر حەدی ئەقل بێەوە بە چەند خاڵ زیاتر لەوە دەتوانێت بەداخەوە لە نهایەتدا لە کاتێکدا کە ڕێگاکانی پەیوەندی بکرێتەوە لێکۆڵنەوەیکی ورد بکرێت بە سەرچاوەکان بتوانن زانیاریەکان پێشڕاست بکەنەوە و دیکۆمنتی بکەن حتمما بەداخەوە ئاماری زیان و زیانی گیانیەکان بە تایبەت زۆر لەوە زیاترە کە ئاماژی پێ دەکرێت. زۆر سپاس هاوڕێ کەریم دەبینین کە ڕژیم لە ساڵەکانی 1940 و نەهایەتەن ئەم ئاخێزە بە شێوازگەلێکی جۆرا و جۆر دەستی داوەتە سەرکوتی خەڵک. لەم ئاخرین ئاخێزە توانین بە پشرانی ئینتەرنێت زیاتر ئاماژە بکەین و شتێکە زیاتر بەرچاوە بۆ ئەوەی کە هەرچی ڕژیم زیاتر سەرکوتەکانی بشارێتەوە. ببڕوای ئێوە هۆکاری ئەم جارێ پشراندنی ئاوەها بە ماوەیەکی توولانی ڕژیمی بۆەوەیکە ئینتەرنێتی پشراندووە چییە؟ ئێمە لە توولی دەیان ساڵی دەسەڵاتدارەتی ڕژیمدا شاهدی ئەوە بووین کە خەڵک هەر لە سەرتاکانی بەدەسەڵاتگرتنی ئەم ڕژیمەوە بەشێک لە جەماوە ناڕازی بوو. ئەم ناڕزایەتیە هەتا هاتووە بە دەلیلی سیستەمێکی گەندەڵ، سیستمێکی ناکارە، سیستمێکی مەسهەبی و سەرکوتگەر ڕۆژ بە ڕۆژ ئەم بەستا ئاسی ناڕزایەتیانە پەریسەندووە. ئەگەر لە قۆناغەکانی پێشوودا لە ئاخێزەکانی دیکەدا شاهیدی دەبووین هەر قۆناغەی بە هۆکارێکەوە شاهیدی دەستپێکردی ئاخێزەکان بووین هەتا هاتووە و لە لووتکەدا لە شۆڕشی ژینادا ئاستی ناڕزایەتیەکان زۆر بەرینتر بوو لە ئاستێکی دیکەدا ئێمە شاهیدی بووین بەڵام ئەمەی کە لە 1940 ڕووی داوە جۆرێک دەتوانین بڵین لووتکەی هەموو ئەو ناڕزایەتیانەیە یعنی ئێستایی تر بە جورئەتەوە دەتوانین بڵین زیاتر لە 90% کۆمەڵگا لەو پەڕی ناڕزایەتیدایە ناڕزایەتیی پەنگ خواردووی دەیان ساڵە
و لەم ئاخرانەدا بە هۆکاری ئەوەی کە شایەری بووین چەخماخەکەی لە بە هۆکاری گرانبوونی دراو و مەسەلەی گرانی و تەوەڕم و جیاواز لە بە سیستمی گەندەڵی و ئابووری و ژیانیی بەئیستا زۆر غەیرە ئاسایی خەڵک. بەڵام ئەم جارە جیاوازیەکە ئەوە بوو کە ینی هەر لە خودی پێکاتەوە یا ماهیەتی نارزایەتەکەدا ئەوە بوو ئەگەر جاران چین و توێژەکانی خوارەوەی کۆمەڵگا بەشەکانی وەکو ژنان، کرێکاران، مامۆستایان، خاننشینان ئەوانە بوون بە زۆری ئێمە دەماندینە سەر شەقام و نازایەتە دەردەبڕی. بەڵام ئەم جارەیان لە لووتکەدا ینی لە بەشێکی بەئیسلا کۆمەلگادا ئەو چەخماخەی لێدرا کە بە پێی سنەتی ترین پێگەی کۆمەڵایەتی ڕژیم بووە هەمیشە. توێژێک بووە توێژی بازاڕیان کە بە جۆرێک لە جۆرەکان توێژێک بە دەلیلی مەوقعیەتی ئابووریان، بە دەلیلی کار و کەسب و شغڵەکەیان و سەرچاوە داهاتەکەیان توێژی مەحافزەکار بوون. یعنی ئەوەی کە پێشتر لە هەڵسەنگاندنی نارضایەتیەکانی دیکەدا باز لە توێژی خاکستەری دەکرا بۆ نایەنە مەیدان، بەشێک خاکستەر ئەو توێژەی ئێستای لە خۆ دەگرت. بەڵام لەم نهایەتدا تەنانەت ئەو توێژەش بەو نەتیجەیە گەیی کە ئیتر نرخی دراو بە حدێک دابەزیوە، بە حدێک لە ئەرزش کەوتووە پوڵی ئێران لە بەرابەر دۆلار و دراوەکانی دەرەوەدا کە ئیتر ئەمەلەن خەرید و فرۆشی ئەوانی جۆرێک لە کار خستووە. ینی ئەوان نەدەتوانن جنسێک ئەمڕۆ بیفرۆشتن سبێنی بیکردنەوە، نە مشتری دەتوانێت بێستا توانای کڕینی هەیە، خەڵک توانای کڕینی کەم بۆتەوە. هەر بۆیە ئەوان ئەمەلەن کار و کاسبەکەیان کەوتووە مەترسیەوە، هەر بەجددی کەوتووە مەترسیەوە. بۆیە دەستیاندا ناڕزایەتیانی ئەوانەی تر لە نیهایەتدا بەوە گەیشتن کە ئومێدییان بە چاکسازی بە ریفۆرم بەو بەڵینیانی کە کەم و بیش لەلایەن دەسەڵاتەوەداران نەماوە ئەوان شروعی بێستا ئەو ناڕزایەتیان کرد. ئەگەرچی ئەوە چەند ڕۆژێک بوون ئەو توێژ لە بازاردا بوون یا بمانگرتن یا بەهاتنە سەر شەقام. بەڵام دواتر هەروەکوتم بە پێی ئەم پێشزەمینی دەیان ساڵ نەفرەت و بێزاری و ناڕزایەتی پەنگ خواردووی کە لە ئاستی کۆمەڵگادا و لە هەموو چین توێژەکان لە خوارەوە بۆ سەرەوە مەوجود بوو، زۆر زوو پەریستاندووە تەنانەت ئەو بێستا مەفهومی ئابووریەکەشی تێپەڕ کرد و مجددەن بوو بە ئاخرێکی زۆر سیاسی و ئەو جاریتر نەک هەر متعالباتی بەڵکە تەنانەت لووتکەی دەسەڵاتی کردە ئامانج و بە نیەتی ڕووخاندنی ڕژیم، یعنی لێبڕا بوو بۆ ئەوەی کە ئەم ڕژیمە لەسەرکار لاباوە دەسەڵاتە جایگوزین بکایە ئاڵوگۆڕێک لە سیستمدا دروست بکات. ڕژیم وەختێک دیتی لەو ئاستەدا ئەو ناڕزایەتیانە سەریان هەڵداوە و ئەو توێژەی کە سونەتەن ئەو دەیتوانی حسابیان لەسەر بکە پێگەیەکی سەقامگیری ڕژیم بوو لەباری کۆمەڵایەتی و ئیجتیماعیەوە یا پێگەی ئیجتیماعیەکەی. وەختێک ئەوەی دی لە عەلەیهی هاتوونە خیابان ترسی مەرجی لێنیشت. هەر بۆیە تەواوی بە تایبەت لە زمانی خودی خامەنیەوە یعنی بڕیاریی دا کە جۆرێک فتوایەکیدا یا جۆرێک بەئیستا سیاسەڵێکیدا بۆی کە ئەشەدی مجازات، ئەشەدی بەرخورد، ئەشەدی سەرکوت نیسبەت بە ماخەزە بکات، چون شەڕی مانوونەمان بوو بۆ ئەو و پێی وابوو بە هەر قیمەتێک دەبێت پێش بەم ئاخێزە یا بەرینتربوونەوە یا بەرەو پێشچوونی بگرێت بۆ ئەوەی کە تەزمینی دەسەڵاتەکەی بکات. جیاواز لەوەی کە خۆ ئەبعادی دیکەی هەیە، هۆکاری دیکەی لایەنی وەکو بەئیستا دەسەڵاتەکانی دەرەوە ئیمپریالیزمی ئەمریکا و ناکۆشی و شەڕێکە لەگەڵ ئیسرائیل هەیەی و ئەمانە پاڵنەر و دەسەنرکار بوون و ئەوانە هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەو ترس و خۆفە یا ئەو تەهدیدی کە ڕژیمی تەهدید دەکرد دەیتوانی بەچەند خات بێ بۆی. بۆیە لەو ئاستەدا ئەو هات دوای قسەکانی خامەنەیەوە بە تایبەت لە پێنجشەمە و جومعە هەژدە و نۆزدەی بەفرامباردایانی چەندین ڕۆژ دوای دەستپێکی حدودنی 11-12 ڕۆژ دوای دەستپێکی ماگرتنەکە یەک دەفعات دوای ئەو فتوایە هاتن هەموو ئیمکاناتی بە تایبەت ئینترنێت کە تا ئەو کاتیش چەند ڕۆژێک پێشتر خاو بووە لە زۆر شوێن بەرخوردمان بەوە دەکرد کە ببورن ئینترنێت جۆرێک لە جۆرەکان دووچاری اختلال و زەعیفی و بەئیستا زۆر پەیوەندیەکان بە ئاستەم دەگیران، بەڵام لە 1970دا بڕیاری بڕینی بە تەواوەتی هەم ئینترنێت و هاوکاتیش پەیوەندی تەلەفۆنیش تەنانەت لە ناوخۆی ئێرانیشدا کەسەکان شارە و شار و ماڵ و ماڵ بە تەلەڤیزیۆن تەلەفۆنی سابتی ماڵش نەیان دەتوانی بۆ
چەند ڕۆژێک بەیەکەوە پەیوەندی بکەن یعنی ئەوە بۆ ئەوە بوو کە ئەوەڵەن پەیوەندیەکانی خەڵک بۆ بچڕێنێ ینی بۆی ئەو خەڵکە زیاتر لێکەڵ نەپێکرێ زیاتر یەکگرتو نەبێ لێک دا ببڕێ ئەمە بەشێکی خۆ بۆکو تاکتیکە بۆ سەرکوت بەشێکی دیکەی بۆ ئەوەی کە تەجروبەکانی پێشووشدا شاهدی بووین لە خەفادا بەبێ ئەوەی کە زانیاریەکی یا کەمترین زانیاری دەرسپاتە دەرەوە و ئەوە دەنگدانە و ڕنگدانەوەی بێت لە خەفادا لە تاریکیەکدا لە خامۆشیەکی پەیوەندیدا ئەو جۆری کە بۆ دەیەوێت جنایەت بخڵخێنێ بەرەڕوو بێتەوە لەگەڵ ئەو ئاخێزە سەرکوتی بکاوە هەرچێکە لە دەستی دێت بۆ بەربەست دروستکردن لە بەریدا یا لانیکەم دامرکاندنەوەی درێغ نەکات. ئەوە هۆکار بوو بۆ ئەوەی کە ئەم بەرخوردەی بەنیسبەت ئاستی بەرخوردەکانی دیکەی نەتوانم بڵام بە چەند قات جینایەتکارانەتر بوون بە چەند قات بێڕەحمانەتر بوون زۆر بێبەزیانەتر بوون چون هەروەکوتم شەڕیمان و نەمانەوە بۆ دەسەڵات ئەوەی کە ئێستا بۆی ماوەتەوە تەنیا ئەمرازی بێستا سەرکوتە کە پەنای بۆ دەبا خۆیتر نە بەڵێنیەکانی ئەگە جاران ئێبهامێکی دروست دەکرد تەوەهمێکی دروست دەکرد قشتێک لە کۆمەلگا بڕوایان چزانم خۆشببین دەبوون بۆی کە چ بەسا دوای ئەم بەڵێنیە ئاڵ و گۆڕێک ڕوو بدات بەڵام ئیتر ئێستا هیچ کام لە بەڵێنەکانی نەپێگە کۆمەڵاتەکەی نەمەشروعیەتی دەسەڵاتەکەی نەتەنانەت خودی خامنەیش ئەو جێگە و پێگە و بڕوبیایی جارانی لە ناو کۆمەلگادا و تەنانەت لە تەیفی ناو دەوروبەرەکانی خۆشیدا هەیە بۆیە ئەوە ئیتر گەورەترین تەهدید بوو ئەو تەیفە بێستا ئەو ئەڵقا بەرتەسکێ دەسەڵاتی کە هەمیشە ئێمە ناوی دەبین بەپێی ئەم فتوایە بەپێی ئەم بڕیاری کە خامنەی دای دەستیان ئاوەڵە بوو بۆ ئەوەی دەبوو ئەم دەسەڵاتە بپارێزمە لوتکەدا بێستا و ئامانجانی کە خودی خامنەی بە شوێنەوەیەتی و بە شوێنیەوە بۆ هەتا ئێستاش بۆیە دەتوانین بڵین ئەم سەرکوتەیە ئەم جینایەتی کە ڕەژیم خوڵقاندی جیاوازتر بوو لە هەموو ئاستەکانی دیکە زۆر بەداخەوە خەڵک ئەگەرچی زۆر لێبراوانتر ئەگەرچی وتم بە ئوفۆقێکی ڕۆشنتر و بە ئامانجیشی زۆر دیاریکراوترەوە سەروتر لە مەسەلی تەنیا ئابووری و تەنانەت مەسلەی تەنیا بژێوی ژیان یا چزانم ئاڵگۆڕیشی ئابووری و متالباتی لەو ئاستەدا ئەزمی جەزم کردبوو کە دەبێت ئەم ڕژیمە لەسەر دەسەڵات لاباوە ئاڵتەرناتیڤ دروست بکات کە زۆر بەداخەوەم بە هۆکاریەوەی کە خەڵک جۆرێک لە جۆرەکان بێسەر بوو بێڕێبەری بوو بێتەشەکل بوو ڕاستە بۆ خۆیان لێبڕان ڕاستە ڕژانە خیابان ڕاستە بەدەلیلی ئەوەی کە بە پێی ئەزمموی چەندین ساڵەی ناڕزایەتەکان خەڵک بەوە گەشتون کە ناوخوااندا کەم و بیش کەمێک ڕێکخرا و بەیەکەوە لێک هەڵپێکراون بەڵام لە ئاستێکی سەرتاسەریدا نییە ئەو تەشەکل و تەشکیلات و پەیوەندیە و لە عینی حاڵیشدا زۆر بەداخەوەم خوبن لە ئاڵتەرناتیڤێک لە بەردەستیاندا بوو وەکو ئوفۆقێکی ڕۆشن کە بەرەو ڕوویە ئوفۆقە حرەکەت بکەن و نە لە عینی حاڵدا ڕێبەرایەتیەکی دیاریکراو بوو کە بلاخرە وەختی خەڵک ئەزم جەند دەکات دەڕژێتە خیابان و دەبێت ڕێبەرایەتیەکی دیاریکرا و تەشەکولێک ڕێکخراوێکی ئیجتیماعی کۆمەڵایەتی بەهێز ببێ کە بتوانێت ئاراستەی بکارڕوو بە ئامانجی و بیپارێزی لەوەی کە خواستەکانی بەلاڕەدا نەچێت بیپارێزی لەوەی کە کەمترین زیان زۆرترین دەستکەوت یا زۆرترین پێشڕەوی بە کەمترین زیان قەدەمی بۆ هەڵبێنێتەوە بەداخەوم ئەوانە هەمووی باعیسی ئەوە بوو یا زەمینەی بۆ ڕژیم فراهەم کرد کە دەستوباڵی بۆ سەرکرد باستر بێوە نهایەتی جنایەتی خوڵقاندووەکو شاهیدین بێگومان دوای ئەوەی کە دەریچەیەک ڕوو بە کۆمەلگا بکرێتەوە زانیاریەکان دەرس بکەنە دەرێت شاهیدی ئەوە دەبین کە زۆر بەداخەوە ئاسیە و جینایەت و سەرکوتانە زۆر لەوە زیاترە کە تا ئێستا ئێمە شاهیدین کەم و بیش لە ڕسانە جۆرە جۆرەکانەوە بەدەست دەگەن وەکو زانیاری. زۆر سپاس هاوڕێکەریم وەکو شۆڕشی ساڵی 1401 کە ژنان ڕۆڵێکی پێشەنگایەتی و پەرشەمداری واتە ئاخێزی شۆڕشی ژن ژیان ئازادی بوون لە شۆڕش و ئاخێزی 1404 بە فرامباری 1404دا ڕۆڵی ژنان و پێشەنگایەتی ژنان و دەور و نەخشیان چۆن هەڵدەسەنگێنن. ژنان هەمی زۆر جار باسمان کردووە توێژێک بوون کە لە سەرەتای بەدەستڵاگەیشتنی ڕژیمی کۆماری ئیسلامیدا ئەوەڵین ئامانجی ڕژیم بوو یعنی ئەوەڵین هێرشێک کە ڕژیم کردیە سەر مافی کۆمەلگا هێرش کردە سەر ژنان لە مەسەی ڕووپۆش و لە ناردنەوە ماڵیان و لە ئیزن نەدان لە ناوەندەکانی کار و
بێسلا ڕەوانەکردنەوەیان بۆ خانەداری و مەجموعەیەشتی ئاوە تا دواتریش سەپاندنی زۆر قانونی یاسا و ڕێسای سەرکوتگەرانە و دژە ژن و کۆنەپەرستانە هەموو ئەوانە هێرشێکی بەربڵاو بوو لە دژی ژنان لەلایەن ئەم ڕژیمەوە بەڵام ژنان هەر لە سەرتاوە ینی هەر لە ئەوڵین بریاری کە ئەو کات خومینی لە دژی ژنان سادری کردو بۆ مەسلەی حیجاب و مەحدودکردنەوەیان لە ناوەندەکانی کاردا ژنان هەر ئەو کات لە ئەوڵین حرەکەتیاندا نیشانیاندا کە ئامادە نین تەسلیمی ئەم بڕیارە کۆنەپەرستانە بنوە بە ئاسانی بستنە ژێرباری هەر شێوە لە ژیانێکە ئەم ڕژیمە دەیەوێت بەسەر خەڵکو بەسەر کۆمەلگادەوە بە تایبەت ژناندا بیستەپێنێت بۆیە ژنان لە توولی ئەو 46 ساڵی دەسەڵاتی ڕژیمدا لەو توێژانە بوون کە شۆڕژێرترین بوون کە زیاتر لە سەحنەدا بوون کە زیاتر لەسەر ماف و ویستەکانی خۆیان سوور بوون شێلگیرانە ماف و ویستەکانی خۆیان پەیگیری کردووە لە زۆر خۆناغدا دیتومانە حرەکەتی زۆر بەرچاو و شکۆدارمان لێ دیتون و لە نهایەتدا لە شۆڕشی ژینادا ئێمە دیتمان شۆڕشێک بەهۆی مەرجی ژینای جوانە مەرگەوە دەستی پێکرد کە چەخماخەکەی بەداخەوە مەرجی ژنێک بوو کە دەستپێکی خودی حرەکەتەکە و لە ئیدامەیدا و لە درێژماوەدا ڕێبەرایەتیەکەی و بەرەو پێشبەری و تەنانەت سیاسەتدا ڕێژەر و بەرنامە پێدەری خودی ئەو حرەکەتە ژنان بوون تێداوە دەوری ژنان لەو ئاخێزەی ژینادا بەتایبەت 1401دا زۆر بەرچاو بوو ژنان لەو ئاخێزەدا بە باوەڕی من گەورەترین دەستکەوتیان بەدەستێنا و گەورەترین پاشەکشیان بە ڕژیم کرد لە جۆری خۆیدا بە نیسبەت تەواوی ئەو دەیان ساڵی کە لە ژێر زەخت و زۆری ڕژیمدا بوون و ژێر تهدید و هەڕەشە و بێمافیەکانی لە ڕژیمدا بوون بۆیە لەم ئاخێزەشدانی ئەم ئاخێزەش شتێکی کتوپەڕ شتێکی لە ناکاو بە دەگمەن نەبوو ڕووداوێک نەبوو کە لە ئاسمانێکی ساودا وەک دەڵێن هەورە بروسکەیەک بوو بێ بەڵکە بە هەموو ئەو پێشینانەی کە بە کورتی ئیشارەمان پێکرد مەسلەی ژنانیش ڕۆڵی ژنانیش دەقاودەق لەو ئاخێز و نارزایەتیانەدا هەمان ڕۆڵی بووە یعنی ئەویش بە هەموو ئەو پێشزەمینانەوە وەلی نەهایەتدا لە شۆڕشی ژینا و دواتریش ئەلم حرەکەتەدا لە ئیدامەی شۆڕشی ژنادا لە ئیدامەی ئەوەی کە چۆن بڵام هەندێک احتمال بە نەفسی بە نیسبەت ڕابردویان زیاتر بەدەستێن رابووشن وتم لە بواری حیجاب و ئەودا پاشەکشەیەکی زۆر عەزیمیان بە ڕژیم کە ڕژیم ئێستا شتێک بە ناوی تا بەرە ماخێزە شتێک بە ناوی حیجاب بوونی نەبوو یا لانیکەم عەمەلەن چاوپۆشیان لێکردبوو نیانتوانی بیستەپێنن سەر ڕای ئەوەی کە چەند جار یاسایان دەرکرد چەند جار لە دژی تەپسەرە و مەوادی قانونی و یاساییان دەرکرد بەڵام هیچ کاملەوەران سەرکەوتو نەبوون خودی ڕێی جەمهوریەکە نەیتوانی لە هیچ قۆناغێکدا بەکردەوە ئیجرای دەربێنێت ئەوە نیشانی دا کە هێزی ژن چەندە لە بەرابەر ئەو دەسەڵاتەیە هێژمنی دەسەڵاتدا بەهێز بووکە ناچاری بە پاشەکشە کرد ئەم پاشەکشەکردنە بە دەسەڵات لەم خۆناغەدا ورەیەک بوو بۆ ژنان ئەگەر لەو خۆناغەدا پاشەکشەی بەڕژیم کرد بۆ مەسلەی حیجاب و زۆر بواری دیکەی فەرهەنگی و کۆمەڵایەتی زۆر ئاداب و تەقالید و نەریتی کۆمەڵایەتی نسبەت بە ژن و جێگە و پێگەی ژن ناو کۆمەلگادا ژنان لەم ئاخێزەشدا هەر زۆر زوو بەڵام نەک بە ئەگەر ئەو کات مەسلەی تەنیا مەرجی ژینا هۆکار بوو وەسترف خواستێکی ژنانە یا بەئیسلا جنسیەتی بوو زیاتر ئەوە زەغ بوو لەم ئاخێزەیاندا وێڕایی هەموو چین توێژەکانی دیکە بۆ ژنانیش ویست و داواکاریەکانیان سەروتر لە مەسلەیەکی سرف جنسیەتی بوو بەڵکە چووە بواری ئابووریەوە بەڵکە چووە بواری هەتا ئەو شعاری بەیسا نانکار ئازادی بەشێک لە تێیفی ژنانیش تێیدا بەشدار بوون کە خۆ دیارە پێکاتەکانی دیکەی بە زۆری ئەگەر وتمان لە سەرەتادا بازاڕیان بوون بەڵام دواتر بە پێی ئامارەکان ئەگەر چی لە ناوەندە کرێکاریەکان بێستا ئەو ناوەندە سەنعەتی و کرێکاریەکە و شوێنانی کە کرێکار بەتەبە دەبێت تێدا تەجەمۆعیان بێ تێدا تەشەکولیان بێ و لێەوە ئەو هێزەی ئەوان بینین زۆر بەداخەوە بە دەلیلی پەراکە دەبوونیان بەڵام هەروەکو زۆر سەرچاوە بە پێی داتا کە مراجعی پێ دەکەی بەشداری کرێکاران لەم ئاخێزەدا لە حەدی 39% بووە بە دوای ئەودا بە تەرتیب 22% بۆ مامۆستایان بووە ژنان لەوێدا لە حەدی 89% بەشداریان بوو یعنی ئەوە ئێجگار زۆرە بۆ
بێستا توێژێکی کە هەتا ئێستاش خاوەنی ڕێکخراوێکی متشەکل و سەر بەخۆی خۆی نییە هەروەکو بەداخەو کرێکاران نیەتی هەروەکو لە ئاستێکی فەراگیرتردا کۆمەلگا ئەو ڕێکخراوی نییە کە هەمویان بەیەکەوە بەستێتەوە. بۆیە ژنانیش لەم شۆڕشەشدا ڕۆڵێکی زۆر چالاکیان بووە ڕۆڵێکی زۆر چالێکیان هەیە ئەوان لە چەند بواردا ڕۆڵی خۆیان جێڕا نەک سرفەن لە بواری ئابووریدا نەک سرفەن لە بواری جنسێتیدا ویست و داواکاریەکانیان بۆ جارێکی دەکە تاکید کردەوە بەڵکو هەروەکو شارۆمەندیش یعنی دەو شرایەتە خەفەقانێک ئێستا لە باری پەیوەندی و بڕان و بچڕانی ئینترنێت و نەبوونی تەلەفۆنوانەدا لەو کەلێنە سکولانەشکە یان کەم و کوڕانشکە بووە ژنان گەورترین ڕۆڵیان بینیوە بۆ ئەوەی کە وەکو شارۆمەند هەواڵنێر زۆرترین زانیاریەکان بنی بەپێی داتاکان زۆرترین ئامار و زانیاریەکان لە تەریق ژنانەوە دەرز دراوەتە دەرێەوە ئەوان لەو بوارەدا بۆ ئەفشاکردنی ئەبعادی جنایەتەکان تا ئەو جگای کە بۆیان ممکن بووە بۆ ئاگادارکردنەوەی دنیای دەرەوە ڕایگشتی بۆ حیژبوون پەیداکردن بۆ مەحکومکردنی ئەم ڕژیمە گەورەترین ڕۆڵیان لە بوارەدا جێراوە بۆیە دەتوانین بەم ئەلبەتە زۆر بە کورتیە دەتوانین بڵین کە ڕۆڵی ژنان زۆر زۆر بەرچاو بووە لەم ئاخزەشدا و هەتا ئێستاش گەورەترین ڕۆڵیان هەیە. هاوڕێکەریم ئاماژت بە ئەوە کرد کە ڕۆڵی ژنان زۆر بەرچاوە لە گەیاندنی زانیاری ڕووبەدەرەوە ناوبەناوە و ئامارانەیە کە دێنە دەرەوە ئێمە دەبینین کە هەموو چالاکە ژنانە چالاکی ژینگەی بن مەدەنی بن ژنان بن مافی منداڵان یا هەر چالاکێکی دیکە کە بە شێوازێک دەرکەوت بوویتن و چالاکیەکیان هەبوو بێت بانکراون هەڕەشەیان لێکراوە ئایا ئەمە وەکو شۆڕشی 1401 ترسێکە کە لە ڕژیم نیشتووە بۆ ئەوەی کە ژنان ئەتوانن دووبارە دەور و نەخشیان لەم ئاخێزەشدا وەکو ئاخێزی 1401 بێت بێگومان هەروایە بێگومان ترسە ڕژیمە لە هەموو ئەنی لە هەموو ئەبعادێکی ئەو ئاخێزە ئەو حرەکەتە هەروەکو تەوسیفمان کرد زۆر بە کورتی بەڵام بە دەلیلی ڕۆڵی کارای ڕۆڵی بەرچاوی ژنان وەوتمان ژنان ئەو هەژمونەی کە ڕژیم نسبەت بە ژنان هەر لە سەرتاکان و پەیڕەوی کرد ئەو هێرشتێک کە کردێ سەر ژنان بۆ ڕژیم بوو بە بەشێک لە بەئیستا پایەی ئیدۆلۆژیک بووی بۆیە وەختێک ئەو پایە ئیدۆلۆژیەکەی بە تەواوی ئەگەر نەڵێن ڕووخاوە بە تەواوی لەرزۆک بووە سست بووە بۆی بە تەواوی لە پێ نەکەوێەوە ئەو پایە لەدەست نەدا لە هەر ئیمکانێک کەڵک وەردەگرێت بۆ ئەوەی کە مەحدودیان کاتەوە زیاتر سەرکوتیان بکاوە بەریان پێ بگرێت بۆ مداخلە بۆ بەشداریان لە حرکاتی ئێترازیدا حرکاتی کۆمەڵایەتیدا لە هەموو بوارێکدا بۆیە بێگومان یەکێک لە هۆکارە هەرە سەرچیەکان بەشداری چالاکی ژنان و ترسی ڕژیم لەم بەشداریەیە ئامارەکان لە زۆر بەداخەوە لە کەسانێکی ژیانیان لە دەستداوە لە قوربانیەکاندا دەبینین بەشی هەرە زۆریان کچان و ژنان قوربانیان داوە ئەوانەی کە تا ئێستا گیراون و ئامارێکە باز دەکرێت ئەگەسی زۆر ڕۆشن نییە بەڵام لە ناویاندا بە زۆری ژنان و کچانیان تێدایە ئەوانەی کە کەوتونەتە بەرزەخت و هەڕەشە و گوڕەشە و تەهدید وەکو چالاکوان تەعقیب دەکرێن و لە زۆر شوێندا تەنانەت هێرشکراوەتە سەر ماڵیان بۆ تەعقیب بەدوادەچوون و دەست بەسەرکردنیان بەشیشی هەرە زۆریان لە چالاکوانانی ژن بوون کە لە خۆیان لەو ناواخەزەدا دیوەتەوە بۆیە ژن هەتا ئێرشی لەگەڵ بێت یەکێک لەو توێژە کۆمەڵایەتیە بۆ کە ڕژیم بەڕاستی لی ترساوە ڕژیم ئەوەندی کە بۆی کرابێت هەوڵیداوە بۆ مەحدودکردنەوە بۆ سەرکوتکردنی بۆ بوار پێنەدانی بۆی کە ئەو ڕۆڵە واقعەیەکی خۆ دەتوانێت لە کۆمەلگادەوە بە تایبەت لە ڕەوتی ڕووداوەکاندا وەکو ئاخێزێکی ئەم ئاخری 1404 کە لە بەفرامادە شاهدین و هەتا ئێستاش بەردەوامە ڕۆڵیان جێرا و ڕۆڵیان بینی. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێکاری من پرسیارێکم نەماوە. زۆر سپاس بۆ ئێوەش منیش شتێکی تایبەتم نییە و سپاس بۆ بینەرانیش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون و دەستان خۆشمان لێ. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری بەرنامەی ئاسۆی بەرابەری بوون تا هەفتەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە ماڵەوە.